بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم لقاء الله. أما بعد، أبو شجاع رحمة إخواني لضلي والربع يجلس سرتشوار فرض اثنين، فرض بشي يكلم دوانيه خلاص. الزوج مع الولد أو ولد الابن بشي ميردا أجر ولد رولات سكت شكري جنكي لقلبي أو ولد الابن يا رولي كري جنكي لقلبي بكرتي يعني أجر جنك برت من دالي هبو سكر سكت يان نوي هبو كركي أو آفرته كري أو آفرته كجيان كري هبو ميرد أو كاتا يجلس سردو ناقري يجلس سرچوار دقري وقالوا من دالنا بوايا يجلس سردو يدقردون ياكو باس ما كر درس رابدو بما دلان حجبي نقصان ميرد بيباش نبو لميراتك بطاوي حتى انت حجبي حرماني توشبو بس بهوي وجودي يككوا بشكي نقصي كرد ليجلس سردو ويجلس سرچوار أما بي دلين حجبي نقصان. دوميان وهو فرض الزوجة أو الزوجات يجلس سرچوار باش يقجن يعني تنجنك أجر بياو مردوك زياد لجنجي هبو بيكوا مع عدم الولد أو ولد الابن بمرجع ميردكيان أو بياو كمردوا نكر نكتي هبي ننوي هبي نوي يعني كركاني من دال يعني هبي كرزاين هبي كذوين بيكوا يعني بياوك مرت من دالي نية كروكتي نية كرزاشي نية دوجني أو دوجني يتشي يجلس سرچوارك نابن نا يجلس سرچار دادريتا هردو چيان بيكوا بشي دكن نيوه بنيوه يا سيجني يتشي يجلس سرچوارك نابن. والثمن أي يجلس سرهاشت فرض الزوجة والزوجات بشي يقجن يان زياد لجنك ديسان بيكا ودا بشي دكن نق يشي يجلس سرهاشت ببن مع الولد أو ولد الابن أجر ميردكيان مردوكا كريا كت يا كرزاي هبي طيب يجلس سرهاشت راوندي يجلس سرهاشت كنا بيني يجلس سرهاشت بس بشي آفرتك كبمري ميردكي من دامي يا كرزاي هبي. والثلثان دول سرسي فرض أربعة باشي تشوار باشي تشوار ميلاد قرب مشاكل برزان نصف نيوة باشي تسن ميلاد قربو بينز سنديان بياو بو يك بس ميرت تشواركي ديكا ميبون أفرد بون ونيا كي نصف يان دقر أجر تشيو بون كتشي كر خوشي دايكو باوشي خوشي باوشي ونيا أو چوارا أجر همو مرجكاني نيوة قرتنيان تيدابو أما شابكن أجر همو أو مرجانيان تيدابو كواي ليدا كردن نيوة بن بس بتنيان بون زياد ليقدان بون دولة سرسيدة وكرتي يسامة دماغ كت بس مرزق نصف لبا نيري ها أستي خوي لقلنا بيونيا براي خوي لقلنا بيو معصبين بي يكت دماغ يكت أدي قدو كتهبو دولة سرسيدة يعني مردويق مرت دوكتو مامي بجيشتو
دوو کچ و مامی دوو کچ ئەو دوو کچە برایان لەگەڵ نییە ئەگەر یەک کچ وایە نیوەی دەگرن مادام هەموو مەرجەکانی نیوەی تێدایە بەس لە یەک زیاترن ینی دوونیا لە دوو زیاترن دوو لەسەر سێ بۆ ئەو دوو کچە بە یەکسانی تەوزیعیکەن ئەوەی کەش بۆ مامی ئەبۆیە دەڵێ بەشی چوار میراتگرە ئەلبینتەین یان زیاتر بەشی دوو کچە یان زیاتر بەمەرجێوی برایان لەگەڵ نەبێ ینی کوڕی مردووەکە نەبێ و بینتەی لیبن بەشی دوو کچی کوڕە یا زیاتر بە هەمان مرد کە لە نیسف باسمان کە دەژێوێ نێری هاو ئاستیان لەگەڵ نەبێ و کچیش نەبێ والأختين من الأب والأم دوو خوشکی دایک و باوکی یان زیاتر بەو مەرجانە کە لە نیسف باسمان کرد والأختين من الأب دوو خوشکی باوکی یان زیاتر بۆ مەرجانە کە لە نیسف باسمان کرد ئێستا ثلوث و سدوس ماوە یەک لەسەر سێ و یەک لەسەر شەش دەڵێ والثلث فرض اثنين ثلث یەک لەسەر سێ بەشی دوو میراتگرە یەکەم الأم إذا لم تحجب دایک بەمەرجێ تووشی حەجبی نوقسان نەبی بەشی کەم نەبێتەوە لە یەک لەسەر شەشەوە ببرێ بۆ یەک لەسەر لە یەک لەسەر سێەوە ببرێ بۆ یەک لەسەر شەش ئێستا کەی دایک یەک لەسەر سێ دەبا ئەگەر ڕۆڵە نەبی مردووەکە کچ و کوڕە فەرعی واریثی نەبێ کوڕ و کچ و کوڕەزای نەبێ مردووەکە هەم جەماعەتێک خوشک و برای نەبێ یعنی دوو خوشک و برایە زیاتری نەبێ یعنی چی؟ یعنی مردوویەک مردووە دایک و باوکی بەجێهێشتووە دایک و باوک ئێستا ئەو مردووە فەرعی واریثی نییە وەڵا نە کوڕی هەیە نە کچ نە کوڕەزاشی هەیە جەماعەتێک خوشک و براشی نییە جەماعەتێک خوشک و براشی نییە لێ وەڵا دایک یەک لەسەر سێ تاوە دایک یەک لەسەر سێ بابیش ئەوەی دیکە دەبا ئەڵێن یەک لەسەر سێی بە فەرز دەبا ئەوەی کەش بە تەعسیب دەبا کابوو دایک یەک لەسەر سێ دەبا بە دوو مەرج یەک ئەو مردووە فەرعی واریثی نەبێ ینی منداڵ و کوڕەزای نەبێ دوو چی جەماعەتێک خوشک و برای نەبێ ینی دوو یا زیاتر خوشک و برای نەبێ ئەو مردووە دووەم میراتگر کە یەک لەسەر سێ دەبا وهو للاثنين فصاعدا بۆ دوان یا بەدەو سەروترە دوو یا زیاترە من الإخوة والأخوات من ولد الأم لە خوشک و برای دایکی طبعا بە سێ مەرج مردووەکە فەرعی واریثی نەبێ ئەگەنا حەجب دەبن بابیشی نەبێ باپیرەشی نەبێ مردووەکە طبعا مەرج نییە ئەوانە وەکو بەرز باز بکەن لە حەجب ئەو شتانە باز دەکرێن قەینە ئیشکال نییە وەرێش باسی بکەین مردوویەک دایکی زیاد لە شوێکی کردو ئەو مردووە لە مێردی چیانە هەندێک خوشک و برای دیکەی هەن کە دایکی لە مێردی دیکە هەین ئەو خوشک و برایانە ئەگەر دوو یان زیاتر بوون یەک لەسەر سێ دەبن بەڵام کە میرا یەک لەسەر سێکەیان دەدەینەوە بەسەریان دابەش دەکەین ناڵێن هەر نێرەک دوو هەندەی مێکی هەیە لە خوشک و برای دایکی خوشک و برا وەکو یەکتری دەبن والسدس فرض سبعة یەک لەسەر شەش بەشی حەوت میراتگرە یەکەم
الأم مع الولد أو ولد الابن واثنين فصاعدا من الإخوة والأخوات. دەتوانین ئاسانتر بڵێین. زانیتان دایک کەیەک لەسەر سێ دەبانە، کەیەک لەسەر سێی نەبێت یەک لەسەر شەش دەبات. طبعا یەک حاڵەت نەبێت کە ثلوثی باقی بە لە عومەریەتین بەشکو ئینشاءڵڵا لە نمونەکان باسی بکەین، لە نمونەکان ئینشاءڵڵا. کورد و مختصر دایک کەیەک لەسەر سێی نەبرد یەک لەسەر شەش دەبات. کەی یەک لەسەر سێی دەبرد؟ ئەگەر ئەو مردووە کوڕ یان کچ یان کوڕەزای نەبی، ئەگەر هەیبوو یەک لەسەر شەش دەبات. وێ دەڵێ مع الولد ئەو مردووە ولدی هەبێ کوڕیا کچی هەبێ ئەو ولدی لێبن یا کوڕەزای هەبێ، یان واثنين فصاعدا من الإخوة والأخوات، یا مردووەکە دوو یان زیاتر لە خوشک و برای هەبێ دایک یەک لەسەر شەش یەک لەسەر سێ نابە یەک لەسەر شەش دەبات. ئەوە یەک. دووەم میراتگر کە یەک لەسەر شەش دەبا وهو للجدة داپیرەیە بۆ داپیرەیە عند عدم الأم کە داک نەبێت، چونکە کە داک هەبوو داپیرە سقوط دەکات نایبە. کە دایک نەبوو داپیرە بێنە لە جێی دایکدا نەبێت یەک لەسەر شەشی دێ بەس یەک لەسەر شەش. سێیەم بڕام کوڕینە لە بینت لە کچ ئەما گوت یەک کچ چەند دەبا؟ نیوە دەبا یەک لەسەر دوو. دەمانگوت کچی کوڕ کەی نیوە دەبا؟ ئەگەر یەک کچی کوڕ بێ و کچیش نەبێ، کچی کوڕ کەی نیوە دەبا؟ کچی ڕاستەوخۆی مردووەکەی لەگەڵ نەبێ. ئەگەر هەبوو ئەو کچی کوڕە یەک لەسەر شەش دەبا. ئێستا یەک دەق مردووە کچی کوڕی هەیە، کچی نییە نەخێر نێتی دەنیوێ بدەنە ئەو کچی کوڕە. مردووە کچیکی هەیە لەگەڵ کچی کوڕێکی، نیوێ بدەنە کچەکە یەک لەسەر شەشیش بدەنە کچی کوڕەکە. بۆ چکە دەبێ ئەو نەیانە پێکەوە دوو لەسەر سێ تەواوکە. نیوەی کچەکە و یەک لەسەر شەشی کچی کوڕەکە یەک لەسەر دوو کۆ یەک لەسەر شەش دەکات دوو لەسەر سێ. باشە ئەی ئەگەر دوو کچ یا زیاتر هەبوو کچی کوڕەکە بەشی بۆ نامێنێتەوە، چونکە تەماشا بکەن دوو کچ چەند دەبن؟ بەبیرتان دێ لەمانگوت ئەو میراتگرانەی ئەو ئافرەتانی نیوە دەبن، ئەگەر بەتەنیا نەبوون زیاتر بن دوو لەسەر سێ دەبن. وانە دوو کەس دوو لەسەر سێ دەبا کەوابوو بەش بۆ کچی کوڕەکە نەمایەوە یەک لەسەر شەشەکە نەمایەوە بڵێن لەگەڵ نیوەکەی دادرین بۆ ئەوی دوو لەسەر سێکە تەواو کرد. یعنی کچیکی کوڕ یا زیاتر یەک لەسەر شەش دەبن ئەگە مردووەکە یەک کچی هەبوو، کە زیاتر لە کچێکی هەبوو بەش بۆ ئەوان نامێنێتەوە. چوارەم وهو للأخت من الأب هي خوشتی باوچیە مع الأخت من الأب والأم. ئەگەر یەک خوشتی دایک و باوچی لەگەڵ بێ جەماعەت خوشتی دایک و باوچی دەشێ نیوە بەرێوە نییە، خوشتی باوچیش دەشێ نیوە بەرێ. بەڵام مەرجی ئەومان بۆ دادنادام و ئەو وەختە خوشتی دایک و باوچی نیوە دەبا، خوشتی باوچی نیوە دەبا کە خوشتی دایک و باوچی لەگەڵ نەبێ. وایە؟ ئەگەر لەگەڵی بوو خوشکە دایک و باوچیەکە نیوە دەبا، خوشکە باوچیەکە یەک لەسەر شەشی بۆ دەمێنێتەوە دەیدەینی. بەس ئەگەر دوو خوشک هەبوون دوو خوشک بووە دوو خوشتی دایک و باوچی دوو لەسەر سێ دەبن ئەو یەک لەسەر شەشی بۆ نامێنێت. کەوا بوو خوشتی باوچی یەک لەسەر شەش دەبا ئەگەر مردووەکە یەک خوشتی دایک و باوچی هەبوو، زیاتری هەبوو خوشتی باوچی حەجب دەبێت. شەشەم وهو فرض الأب مع الولد أو ولد الابن.
یەک لەسەر شەش بەشی باوچیشە ئەگەر مردووەکە منداڵ یان کوڕەزای هەبی. ئەگەر ئەوانەی نەبوو باوک یەک لەسەر شەش دەبە. دەڵێ ئەگەر مردووەکە منداڵ یان کوڕەزای هەبوو. ئەگەر ئەوانەی نەبوو عەسەبەیە باب ئەو کاتە بابەکە دەبتە عەسەبە چاوەڕێ دەکات چەند دەمێنێتەوە. تێگەیشتی شێخ ئەحمەد؟ شەشەم وفرض الجد عند عدم الأب. بەشی باپیرەیە بەشی باوکی باوکە ئەگەر باوک نەبێ و منداڵ هەبێ. مردووەکە منداڵ کوڕ یان کچ یان کوڕەزای هەبێ. کەی باپیرەیەک لەسەر شەش دەبا؟ ئەگەر باوکی مردووەکە نەبێ، چونکە باوکە بێ باپیرە سقوط دەکات. ئەگەر باوکی مردووەکە نەبێ، مردووەکەش منداڵ چ کوڕ چ کچ یا کوڕەزای هەبێ. بە هەردوو مەرج دەبێ هەبی منداڵی هەبی. حوتەم و کۆتایی کە یەک لەسەر شەش دەبا وهو فرض الواحد من ولد الأم. ولدی ئوم ڕۆڵەی دایکم یعنی خوشک و برای دایکیم. ئەوانە کە دایک و باوکمان ئەوە دایکمان نییە کە باوکمان جیاوازە، یعنی برای و خوشک و برای دایکی. وتمان دوو یان زیاتر لە خوشک و برای دایکی چەند دەبن؟ یەک لەسەر سێ. ئەدی ئەگەر یەک برای دایکیم هەبوو یەک لەسەر شەش. ئەدی ئەگەر یەک خوشکی دایکیم هەبوو یەک لەسەر بەس بەو مەرجەی لە سروس باسمان کرد. مردووەکە نە فەرعی واریثی هەبێ، نە بابی هەبێ، نە باپیری هەبێ. ئەنجا هەندێک لە حاڵاتی حەجب باز دەکات، حەجبی حرمان. دەڵێ تەماشاکە دەڵێ ويسقط ولد الأم. ولد الأم يعني خوشک و برای دایکی سقوط دەکەن مع أربعة بەبوونی یەک لەم چوارە. الولد أو ولد الابن هذا ما هو فرعي وارث. ولدي هەبێ مردووەکە، منداڵی هەبێ چ کوڕ بێت چ کچ، یا کوڕەزای هەبێ، والأب یا باوکی هەبێ یا باپیری هەبێ. کە یەک لەوانە هەبوو خوشک و برای دایکی میرات ناگرن. ويسقط الأخ للأب والأم. ئەدی برای دایک و باوکی ئەو برایم کە دایک و باوکمان یەکە کەی سقوط دەکا؟ مع ثلاثة لەگەڵ یەک لەم سێیانە. الابن يعني مردوویەک مردووە کوڕێک و باوکی هەیە لەگەڵ برایەک. ئەو مردووە کوڕێکی هەیە باوکیشی هەیە براشی هەیە. ئەنگۆ دەڵێن چی؟ تەماشا ئێستا ئەمە باسی بابمان کرد. باب ئەگەر منداڵ هەبوو منداڵ هەبوو یەک لەسەر شەش وەنیە؟ ئەو یەک لەسەر شەش. ئەدی برایەکەی برا ئەوەتە برا منداڵ کوڕ هەبوو ئەو کوڕ هەیە ئەو بۆ دەرێ کوڕیش چییە؟ عەسەبێ ئەوەی دێ ماوە بۆ خۆت. وابن الابن هەروە کوڕی کوڕ هەبێ نەک کچی کوڕی کوڕ هەبێ والأب باوک هەبێ. ويسقط ولد الأب براي خوشک و برای باوکی بهؤلاء الثلاثة. خوشک و برای باوکی يعني ئەوە کە لەگەڵ مردووەکە باوکیان یەکە دایکیان جیاوازە بەم سێ سقوط دەکا کوڕ و کوڕی کوڕ و باوک. وبالأخ للأب والأم هەم بە چ سقوط دەکا؟ بە برای دایک و باوکی سقوط دەکا. مردوویەک مردووە باوکی دوو ژنی هێناوە. ئەو مردووە دوو برای هەیە. برایەکیانی لە دایکی خۆیەتی برای دایک و باوکیەتی، برایەکیانی لە دایکەکی دیکەیەتی بەس لە بابیان بران.
چۆنی دابشکەین ئەم برا باوچی لە بروی برای دایک و باوچی هەیە سقوط دەکات ئەو برا دایک و باوچی لەبەر بە تەنیا دەبتە عەسەبە و هەموو میراتەکە وایە ئەمە باسی برا دەکەین کوڕی باوک کوڕی باوکم یعنی ئەوە کە داکمان جیاوازە دەکات برای باوکی وانە خلاص وأربعة چوار نێر هەن يعصبون أخواتهم خوشکەکانی خۆیان لە بەش دەگرنەوە لەگەڵ خۆیان دەیانکەن عەسەبە خوشکەکەش دێتە پاڵی چاوەڕێی ئەوە دەکات کە دەمێنێتەوە ئەوەی دەمێنێتەوە للذكر مثل حظ الأنثيين کوڕەکە دوو هێندێک کچەکە وەردەگری یانی مردووە دایکی هەیە باوکی هەیە کوڕێک و کچێکی هەیە مردووە دایک و باوکی هەیە کوڕێک و کچێکی ئێستا ئەو کچە نیوەی نییە نێری هاو ئاست بەبیرتان نێدەماوە بۆ نیوە با نێری هاو ئاستی نەبێ معەسبی نەبێ کوڕ کچی مردووەکە کە دەکاتە خوشی خۆی نانیوە ڕاوەستێ بەزانین لە کۆتایی چ دەمێنێتەوە ئەویش دەکاتە عەسەبە دایک چەندی بدەینێ یەک لەسەر شەش ئەوە نییە لەبەرەوەی منداڵ هەیە باوکیش هەروە یەک لەسەر شەش ئەوە دوو لەسەر شەش ڕۆی یەک لەسەر سێ ڕۆی ئەوەی دیکە بۆ کچ و کوڕەکە دەمێنێتەوە للذكر مثل حظ الأنثيين دەم خۆش ئەو حساباتی بیرکاری با بۆ دوایە إن شاء الله وابن الابن هەروە ابن الابنیش هەروە ئەبووە دەمانگو کچی کوڕ نابێ نێری هاو ئاستی لەگەڵ بۆی نیوە با گەنا لەگەڵ کوڕی کوڕ لەگەڵ برایەکەی خۆی دەبنە عەسەبە والأخ من الأب والأم برای دایک و باوچیش خوشتی دایک و باوچی دەکاتە عەسەبە والأخ من الأب هەم برای باوچیش خوشتی باوچی کە دەکاتە خوشتی خۆی دەکاتە عەسەبە وڵات چاوەڕێی کۆتایی دەکەین وأربعة آخر قطعة إن شاء الله وأربعة يرثون دون أخواتهم ئەمجار بەپێچەوانەوە يعني چوار نێر هەن خۆیان میراتگرن خوشکەکانیان میراتگر نییە وهم الأعمام مامەکان پور خۆ میراتگر نییە باسمان نەکرد خوشتی باوک میراتگر نییە لەکاتدا برای باوک میراتگرە دوو وبن الأعمام کوڕە مام زمان کچە مام میراتگر نییە وبن الأخ برازاکان کوڕە براکان چکە کچی برا میراتگر نییە وعصبات المولى المعتق عەسەبەکانی ئەو پیاوەی کە کۆیلەکەی ئازاد کردو کاتی خۆی یعنی مردووە کاتی خۆی کۆیلە بووە هەندێک لە میراتەکەی مایەوە هیچ عەسەبەکی نەبوو هەتا گەیشتە سەر ئەو پیاوەی کاتی خۆی ئەو کۆیلەی ئازاد کردو ئەو پیاوەش نەماوە بەس کچەک و کوڕەکی هەیە ئەو میراتە بەس بۆ کوڕی ئەو پیاوەی بۆ کچەکەی نییە عەسەبەکانی ئەو پیاوەی کاتی خۆی کۆیلەکەیان ئازاد کردووە خوشکەکانیان میراتگر نین اینجا إن شاء الله عملیەکان دەکەینە سەرەتای دەرسی داهاتوو لەگەڵ وەسیەت باسی دەکەین إن شاء الله ئەمە پێم وایە لە ئیفۆڕێکی و دیودی و بینوسنەوە حاولەی تێگەیشتنی بکەن زەبتی بکەن ئەنجا بێنە دیار پرسیار حەڵکەین إن شاء الله کاتە باشتر استفادە دەکەن الله المستعان سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك